هەڵمەتی هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان گەرم و گوڕا. ئەمریکا دەڵێت رووسیا هەوڵی ئاڵۆزکردنی لێکۆڵینەوەکان لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سووریاوە دەدات. چێشتخانەیەکی تەواو سووریایی لە شاری نیوهێڤن. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. سڵاو بەخێر هاتن کورد کۆنەکشن بەرنامە دەنگی ئەمریکا لە واشنگتن هاتیە ڕاگەهاندن و سەرۆک دۆنالد ترامپ ڕێ لە گەڕێکردنەوە یا تۆلەیان لە دژی رووسیا دەگرە لەبەر بوو جزای 9 دووشەمبێ دەست پێ بکەن. ئیرۆ پەیامێن جودا ji birêveberiya سەرۆک ترامپ هاتنە وەشاندن سەبارەت جزاکردنا رووسیا ji ber piştevanîkirina rejîma Sûrî û bi karînana çekê kîmyayî. Ev raport rojekî bû piştînênera Amerîkî li netewên girtî gotî Amerîka hezra toleyên 9 dike. Washington Post jî ragihandiye ku serokî ew biryar ragirtiye. Lêkoler dibêjin hikûmeta Sûrî rê nedaye wan her ne cihên êrîşên bi wan çekan. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت رووسیا بەسەر لێ شێواندنی شارەزایان هەوڵی داوە ڕێگە لە پشکنێرانی نێونەتەوەیی بگرێت کە لێکۆڵینەوە لەسەر هێرشە گومانبارە کیمیاویەکەی سووریا دەکەن. پشکنێرانی ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی ڕۆژی شەممە گەیشتنە سووریا بەڵام هەتا ئێستا نەیانتوانیوە دەست بکەن بە کارەکانیان لە دۆما. رووسیا دەڵێت هێرشە ئاسمانەکانی ڕۆژی شەممە هۆکار بوون بۆ دواخستنی کارەکان. بەڕێوەبەری ڕێکخراوەکەش ڕۆژی دووشەممە گوتی کاربەرستانی رووسیا و سووریا بە تیمەکانیان گوتووە هێشتا گرفتی ئاسایشی هەیە دەبێت بەر لە دەستپێکردنی کارەکە چارەسەر بکرێت. گەلۆ خەڵک لە ڕۆژئاوا هەرێمین کوردان لە سووریا چ شرۆڤەکردن هەنە ji بۆ ێریشên ئەمریکی فەرەنسی و بریتانی لە دژی ڕژێمە ئەسەد وەک جزا ji بۆ بەکارهێنانە چەکی کیمیایی. پەیامنێری دەنگی ئەمریکا بۆ چوونی چەند بەرپرسی سیاسی و خەڵکی ناوچەکەی وەرگرتووە. ێریشە هەفبەشە ئەمریکا بریتانیا و فەرەنسای ڕۆژا شەمیێ دژی هەن ئارمانجن حکوومەتا سووریایê بوو cihê nêrînên cêwaz li Bakurê Sûriyayê. Nêrîna herî di rojevê de ev derve dê sînorekê bi karayîna çekên kîmyayî di hundirê Sûriyayê de deyne. Li gorî hin nêrînê din jî di heman demê de ev derbeya hevbeş zêdeyî armancekê pêkanî. Sîhanok dîbo şewremendê serokatiya PYD ji dengê Amerîka re diyar kir got di derbeya hevbeş re Sûriyayê derbasî qûnexeke nû dibe. و هەر وسا دەبێژە گۆ دە هەمان دەمێ دە بەرسڤەکە تون دە بۆ رووسیایê. پێڤژوویەکی نو بخۆرە دیار دikê gelek milê wê tevî got العرضنîgariya Sûrî çê bû lê gelek milê wê siyasî hene siyaseta navnetewî siyaseta heremî jî ya mijarê sereka mirov karê li serê bisekinê û ser wî esasî nêzik bibe got wekî bersivekî tun dijî Rûsaraya got ne tenê tê û alîgerên te û nê çareseriya pirsgirêka Sûriyayê çê bike. Li aliyekî din. Hindek nêrînên din jî dibêjin got ev derbe dê bandorê li ser hewledanên çara siyasî bike. Bi taybet got wê doseyê vegerîne sîwana Cinêvê piştî hewledanên Rûsyayê û hevarbendê wê got ji dervayê Cinêvê pirsa Sûrî were gotûpêşkirin. Nesreddîn İbrahîm sekreterê Partiya El Partî ji dengê Amerîka re ev nerîn tekez kir û got ev derbe dê zêdegaviyên Rûsyayê û İranê di hundirê Sûriyayê de kêm bike. Baweriya me de zêdeyî armanceke wê hebû yek jê heddek ji encuhiya Rûs û karnû Sûrî bi wê tenê ve destê wê tenê de ya ji aliyê dî ve jî ev namek bû ji bo İranê Tirkiya rejêm ji bo karanîna çekê kîmyayî. Li aliyekî din kolana Kurdî jî li Qamişloyê nerînê wan cihê reng bû. Ji aliyekî ve tirsek mezin hebû got şerekî mezin dest pê bike û ji aliyekî din jî kolana Kurdî hêvî dike got ev derbeya hevbeş sînorekî ji destwerdana Rûsya İranê de di hundirê Sûriyayê de destnîşan bike. وده حل ناكي نعم وضع حل ناكي بس يعني خطوة تأديبي بوجيرة والله أف ضربة تغيير هناك أف وكان زارك بجروسارة واشتركارة وإيرانية أف حلفة وشكرن بلكن زارك جوارة بناخد تحلي ناين وجدان عم تخازن ليخة عم تخازن حمم مواقعي عسكرية خل حمم مطارات هنا
لحم مقراتي وينا عم تخاطن حتى القصر الجمهوري بخشخين يعني هجايا گوتنيا گو چندین جاران امریکا و دولت اروپای راگهاندن گو هگر حکومت سوریای چکن کیمیایی لدیجی گل خواه بکار بینه او بیدنگ نمینن. دربیا هفبش گو لدیجی هندک آرمانجن د سوریای د پیک هاتن یکم دربیا گو جبوب کار آنینا چکن کیمیایی د سوری ته پیک هات. زانا عمر دنگ امریکا قامشلو. هەندێک لە مناڵانی سووریایی تەواوی ژیانیان لە شەڕدا بەسەر بردووە تەنانەت ئەوانش کە لە شەڕەکە هەڵاتون ڕوبەڕووی کاریگەریەکانی بوونەتەوە. شارەزایان لەو بڕوایەدان کارتێکردنی ئەو شەڕە درێژخایەنە زیانێکی زۆری هەیە بۆ سەرگەشە سەندنی فیزیکی دەرونی و پەروەردەی هەموو ئەوەوەیە. نزیکەی 2 ملیۆن منداڵ لە سووریا ناخوێنن و 1 ملیۆن منداڵیش لەوانی کە لە وڵاتەکە هەڵاتون دەرفەتی پەروەردەیەکی باشیان نییە. نزیکەی نیوەی ئەو منداڵانی کە دەشخوێنن لە سووریا دەڵێن هەز بە پارێزراوی ناکەن. کارمەندانی مرۆیی قسەکانی هەندێک لەو منداڵانیان تۆمار کردووە. ئەبدۆی تەمەن 12 ساڵان بە ئێمەی وت من هەموو کات تووڕم. ڕێهابی تەمەن 8 ساڵان کە خەڵکی حەلەبە گوتی من دەترسم بچمە قوتابخانە لەبەر بردومان. ئالیای تەمەن 12 ساڵان پێی وتی سرم لێ دەشێوێت ئەگەر گوێم لە دەنگی هێرشی ئاسمانی نەبێت ئەوەندە زۆرم گوێ لێ دەبێت. ئەیمی ڕچمەند لەگەڵ منداڵە ئاوارەکانی سووریا لە ئوردن لوبنان و تورکیا و ئەوانش کە لە ناوخۆی وڵات ئاوارە بوون کاری کردووە. منداڵ پارێز وا مەزەندە دەکات لەم کاتەی کە ئێمە قسە دەکەین لە هەموو کاتژمێرێکدا 250 یان زیاتر مناڵ لەگەڵ خێزانەکانیان هەڵدێن وە کاریگەرە سایکۆلۆجیەکەی و بینینی توندوتویژیەکان تێکەڵ دەبێتەوە. ئەو بێبەشکردنەوەی کە ئاوارە بوون دەیهێنێتە ئاراوە هەروەهاش دەبێتە مایەی ڕەوشێکی کە پێی دەڵێن فشارێکی ژاراوی. شارەزایان دەڵێن فشار و کاریگەری دەرونی دەبێتە هۆی دواخستنی گەشەسەندنی مێشکی منداڵ و ئەو منداڵانی کە زۆر کۆستی دەرونیان بینیوە ناتوانن شت فێر بن. نزیکەی هەموو منداڵێکی سووریایی شەڕکاری تێکردووە. ئەوانی کە ڕزگاریان بووە بەلایانی کەم کەسێکی خێزانەکەیان کوژراوە. منداڵانی کەمپەکانی پەنابەرانیش زۆربەی جار دەبنە قوربانی هەراسانکردن. پرسیارەکە لەوەدایە ئایا هیچ کاروکردەیەک هەیە هیچ کاریگەریەکی دەبێت سەبارەت بۆی مامۆستاکان و کارمەندانی تەندروستی دەیکەن بە تایبەتی کە ئەو پێشێلکاریانە بەردەوامن هەموو جۆرەکانی پێشێلکاری و پێشێلکاریەکی زۆر قورس و توندیشن ئەمە پرسیارەکەیە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ هەندێک لە کۆمەلگاکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کار دەکات بۆ هێنانەوە سەرخۆی منداڵانی قۆناغی قوتابخانە. وێنەکێشان سەماکردن و نمایشکردن یارمەتی منداڵان دەدات بۆ مامەڵەکردن لەگەڵ هەندێک لە ئازارەکانیان و دەژبێت فێر بن چۆن مامەڵە لەگەڵ یەکتردا بکەن بەر لەوەی بچنە پۆلەوە. منداڵ ناتوانن لە ڕاکەڕاکی گەڕەکەکانەوە یان نەبوونی هیچ ژێرخانێکی فەرمی بۆ دانیشتن لە پۆل بۆ 5-6 یان 7-8 کاتژمێر شت بنووسن و فێر بن. جا دەبێت کۆمەڵێک کێشەی دەرونی چارەسەرکەیت کۆمەڵێک کۆستی دەرونی بەر لەوەی بتوانی فێرەی ئەلف و بێ و 1-2-3 بکەیت. شارزان هۆشداری دەدەن شەڕی سووریانەوەیەکی ونبوو دەخڵکەنێت کە هەلومەرجەکانی بۆ ئەو وڵاتەی کە پاش کۆتایی هاتن بە شەڕ بنیادنانەوەی دەوێت لە ناو دەبات. لە عێراق و لە هەرێما کوردستانە عێراقی چەند ڕۆژن کەمپێنج بۆ هەڵبژاردنین پەرلەمانی دەست پێ کریە هەفدەمێ گازندن هەوڵاتیان ji kêmasiyên birêvebirnî nakokiyên navxa û herwesa jimara pitir ya listan ji her hilbijartinên diyên berî nehabûyîn. شەقام و شوێنە گشتیەکانی هەولێر بە پۆستەر و وێنە و شیعاراتی جۆرە و جۆری کاندید و لایەنەکان داپۆشراوە. زۆر جار لەسەر بانگەشەکردن بەریەکەوتن و کێشە و تند و تیژی ڕوودەدات لە نێوان لایەنگرانی حیزب و کاندیدان واتە تا نزیک دەبینەوە لە ڕۆژی دەنگدان ململانەیەکە تونتر و سەختتر دەبێت. بۆ حملەی هەڵبژاردن ڕێی خۆتان دەرببڕن بەڵام نەبێتە سەبەبێک کە ئیزعاجکردنی خەڵکو و جەماوەری شاری هەولێری خۆشەویست. و سوپاسان دەکەین کە ئەگەر بەو شێوازە و بەو نەریتە بکەنە نەریتێکی جوان و هەولێریش بێتە نمونەیەک بۆ شارەکانی تر کە بە خۆشەویستی ئەو پرۆسەیە تێپەڕدەین. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە ناو بازار پێیان ڕاگەیاندین ئەوان بەشداری لە هەڵبژاردن ناکەن چونکە هەموو ئەو بەڵێنانەی کە کاندید و حیزبە کوردیەکان پێیان داون جێبەجێ نەکراون و بە ڕەشبینیەوە باسی دەنگدان و هەڵبژاردن دەکەن. بەشێکیان دەڵێن بڕیاریان داوە هەر لە ئێستاوە بایکۆتی هەڵبژاردن و دەنگدان بکەن. زارێتا ئێستا هیچ کات یەکم دیای نەکرد دەنجی بدەمێ لە بەرەی متمانم بە هیچ کەسەشی نەمەیە
تا لەوانەیە ئێستا نزیکترین کەسی من خۆی بژاردووە بەڵام ڕازی نیمە دەنجی بدەنێت بەتەمانین دەنگ بەمە ڕاستی چونکە ینی من گەنجێکمەوە ئەم ساڵە جامیەتە خەڕوجەکەم هیچ وەیەک نییە بۆی من دا بمەزرێم دوچار منە بێت بە کاسبی شخصی خۆم ینی بەیلاگونی شخصی خۆم بتوانم پارەیە کۆکەم و ژیان بۆ خۆم دروستکەم واتە هەر کەسێک وڵات بەڕێوەبەرەیە بۆ من گرنگ نییە ڕێژەی کورسیەکانی هەرچێ پارێزگاکەی هەرێم دیاری کراون بەپێی بەشداری خەڵک دەنگ بەسەر ئەو کورسیانەدا دابەش دەکرێت کاتێک کە ئێمە هەرێمی کوردستانمان ڕزگار کرد ناویان لە ئێمەە تەجربەی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی ئەمە بیسەلمێنین کە تەجربەی دیموکراسین کۆمەڵگەیەکی دیموکراسی خوازین پێویستە بۆ سەرسندوقەکانی هەڵبژاردن لە ڕۆژی هەڵبژاردنە بتوانین سەرسندوقەکانی هەڵبژاردن پڕ بکەین لە بەشداریکردن لە هەرێمی کوردستاندا 3,144,730 کەس مافی دەنگدانیان هەیە لە هەڵبژاردنەکانی عێراقدا 46 کورسی بۆ هەرسێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک دانراون بۆ ئەم کورسیانەش 503 کەس لە هەرێمی کوردستان خۆیان کاندید کردووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. لە کاتێکدا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک دەبێتەوە خەڵکی گازندە لە ڕۆڵی لایەنە سیاسەکان دەکەن لە 4 ساڵی ڕابردوودا ئەمەش بووە بەهۆی متمانە نەکردن بە لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی و وێ ڕای ڕەشبینی لەسەر پرۆسەی سیاسی تەواوی عێراق. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هاوڵاتیانی سلێمانی نیگەرانی خۆیان لە دۆخی سیاسی دەردەبڕن و پێیان وایە ڕووداوە یەک لە دوای یەکەکانی ساڵانی ڕابردوو لەلایەک و ئەدای پارتە سیاسیەکان لەلایەکی تر بێئومێدی لە نێو هاوڵاتیاندا دروست کردووە بەرامبەر لایەنە سیاسیەکان. لەبەرەوەی ئەندامانی کوردی لە پەرلەمانی عێراق نسبەتیان کەمە باوەڕداغم هیچ بەدی بکەین چونکە پار لە پەرلەمانی پێشوا تقریبی 63 کەسمان هەبوو هیچیان بە هیچ نەکردو ئیمسال وەکو خۆیان بانگەشاکەن کەم ئەندام پەرلەمانەکانان کەم بێتەوانێ و لەگەڵ هەموو ئەوانەشدا هاوڵاتیان پێیان وایە گەرگۆڕانکاریەک لە دۆخی سیاسی و ئابووری بهێنرێتەکایەوە ئەوا سندوقەکانی دەنگدان سەنگی مەحەکن و بەشداری لە هەڵبژاردنەکاندا کاریگەری خۆی دەبێت. من وەکو تاکە کەسێک گەشتبینم بە هەڵبژاردن و بەڵام بڕۆم وایە بۆی هەڵبژاردنەکان سەرکەوتوتر بن ئەبێت لەلایەن خۆتەوە بزانی کام لایەن باشترینە و کام لایەن ئیشی زۆر باشترینەکە بتوانانی ئەو لایەنە هەڵبژێریت. هیچ گۆڕانکارێکی سیاسی هەر لە خۆیەوە نابێ تەنها بەوا بێ کە خەڵکی کورد چێ بەشداری لە هەڵبژاردنەکان بکە. دەنگ مەدە بەو حیزبەی کە ئەم قەیرانەی بۆ دروستکردووی دەنگ بدە بەو حیزبەی کە ئەمڕۆ ئەمە لێ پێیەتی تەمە لە ناو حیزبانە دەنگی جیاوازێ ڕای جیاوازی خەڵکی پێشکەوتن خوازی تایە بەرەو گۆڕانە ڕوە چۆن نەڕۆ دەگۆڕێت مەسەلەن کۆمەڵی حیزبی تازە هاتووە حیزبەکانی کەش ئەبێ گۆڕانکاریە ڕوو بە بەزوەرنی کات. لە ئێستاشدا و لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردندا شەقامەکانی شاری سلێمانی پڕن لە لافیتە و پۆستەری لایەن و کەسایەتیە سیاسیەکان. ڕۆژ لە ڕۆژ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیکە بینەوە و لایەنە سیاسیەکان کێبڕکێ ئەەکەن لەسەر زۆرینەی دەنگەکانی شاری سلێمانی. ئەم شارەکە بۆتە چەقی ململانەی لایەنە سیاسیەکان هاوڵاتیان تێیدا نیگەرانن لە ئەدای چەند ساڵی ڕابردووی ئەوان. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دکتر نەجمەدین کەریم پارێزگاری بەرێیی کەرکووکی ئیرۆوێ لە ناوەندی وەرسن سنتەر لە واشنگتن بەحسی ڕەوشە هەرێما کوردستانی بکە بە تایبەت ژی ڕوودانên پشتی ڕفراندۆما هەرێمی ku ji encam حکومeta navendî hêzên Kurdan ji Kerkûkê derxistin. Dr. Nejmedîn bi tir xetayê dixta stoyê hinek layenan ku li gora wî xıyanet kiriye. Doh Dr. Nejmedîn mêvanê dengê Amerîka bû. Em jê pirsîn ka çendê egerên derekî û bi taybet jî helwestê Amerîka sedemê aloziyên piştî referandûma herêmê bûn. کاکە من لەگەڵ ئەمریکەکانە دانیشت بوو لەگەڵ سەفیریانە لەگەڵ نوێنەریانە کە هاتوونەتە ئەوێ باسی ڕفرەندەم کراوە ئەوان قەت نەیانوتۆ ئێمە دژی ڕفرەندەمین ئەوان ئەیاوت کاتەکەی باش نییە کاتەکەشی باش نییە سێوەیان هەبوو لەبەر ئەوەی ئەگەر ڕفرەندەم بکەن ئابادی نابێتەوە بە سەرک وەزیران دووهەم ئەگەر ڕفرەندەم بکەن ئێران ئابادی کە نەبێتەوە بە سەرک وەزیران ئێران زیاتر دەسی ئەخاتە ناو عێراق سێهەمیش ئەگەر ڕفرەندەم نەکەن ئابادی بێتەوە بە سەرک وەزیران ئێوە یەکێکی باش هەیە لەگەڵ یا گفتوگۆ بکەن. دکتۆر با قەیناکە بێم
لەسەر مەوزوعی ئەوەی کە ژمارەیەکی سەرکردەکان پێشمەرگەیان لە کشان دیانەوە و شەڕیان نەکردو بە خیانەت ناودەبن و زۆر بەی حتا لەسەر ئاستی بەرزی سەرکردەکانی پارتی بەتایبەت و جەناب شتێکێک لەوانە کات دوای ئەوە خەڵکانێک بەوەت کرد کە ئەوانە خاین بوون. بۆ تا ئێستا کەس سزانەدراوە محکەمەیەک لە دژیانە تۆمار نەکراوە شتێک هەنگاوێک بەرامبەریان نەکرا ئەگەر خیانەتی گەورەیان کردوێ لە بۆ ئەوەی لە دوا ڕۆژە خیانەتی تر نەکری. من ئەو پرسیارەتم زۆر بەدڵە بەڕاستی من خۆشم ئەو پرسیارم کردووە. ئێمە کێشەی گەورەمان لە کوردستانە ئەوەیەکەوە کەس محاسبە ناکرێت. لە کوردستانە دزی کراوە گەندەڵی تا ئێستا یەکێک محاسبە کراوە. لە 2014 لە هەندێک شوێن ئێمە پێشمەرگەمان کشاوەتەوە یان ڕای کردووە یان هەرچی بێ ئەبووە دژنێکی تحقیقی لەسەر بکرێت خۆ ئەگەر مەسئولی ژنەبێ قەیناکە بڵێ زروفەکەوا بوو بۆ ئەمەش من لەگەڵتم. ئەمە من خۆم ڕێی خۆم داوە لەسەر ئەم پرسیارێت و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە من بە برادرانی یەکێتی وتووە لەسەرەوە کاکۆشرەت و برادرانی تریش یەکێتی وەکو حیزب ئەبێ لێکۆڵینەوە لەم مەوزوع بکە بزانێت کێ بەرپرسە. ئەگەر من بەرپرسم لەبەر ئەوەی من ڕێفرەندەمەکەم سەرکردایەتی ڕەفرەندەمی کەرکووکم کردووە با محاسبەم بکەن. ئەگەر یەکێکی تر پێشمەرگەی کشانوەتەوە بووەتە هۆی ئەوەی پێشمەرگە محاسبە بکرێت سزا بدرێت. لە عین لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستانیش وەزارەتی پێشمەرگە ئەبێ تحقیق بکات. بۆ چونکە تۆ ئەو کەسانەی کە لەو بەرەیە بوونە ئیتر کێ ئەمری پێکردووە یا کێی نەکردو ئەوە گرنگ نییە. دکتۆر نەجمەدین حەزەکەم تو زۆر جار باسی ئەوت کردو کە شەڕ نەکراوە و خەڵکانێک خاین بوون. ئەگەر شەڕ کرابە ئەو وەزع ڕوو نەدەدا واتە چەندێک کوڕ دەیتوانی شەڕی عێراق بکاتن خۆی لە بەرامبەر بە عێراق ڕاوەسەت کە دبابەی ئەمریکیان دەهێنا سەر کەرکووک. کاکە ئەو سەرکردانەی کە لەوێ کشانەوە چاوپێکەوتنیان هەیە لەگەڵ تەلەڤیزیۆنە کە باسێکە ئێمە حازرین ئەگەر بین وا بڕۆ لەوان بپرسە چی ئەبێت. جارێ من بەڕێی من ئەگەر ئەم پلانە نەبووایە لە ژێرەوە حکوومەت ناهاتە کەرکووک بەهێزەوە چکە ترسا عبادی خۆی پێشەوە قسەی کرد وتی ئێمە نامانەوێ شەڕ بکەین بەڵام ئەمان کە لەگەڵ ئێرانە ڕێکەوتن ئێرانیش شتەکەی دا بە عبادی کە هەمووی تەواو بووە ئەتوانی بێت هاتووە. دکتۆر نەجمەدین جەناب زۆر نزیکی تاڵەبانی بوویت حتا لە کاتی نەخۆشیەکەیدا زۆر سیقەی بە تۆ هەبوو زۆر نزیکی بنەماڵی تاڵەبانی بووی دوای ئەوەی کە ئەو وەزعات ڕوودا جەنابەت یان بە تایبەتی قسەکان تەوجیه دەکەی بۆ لاهور و بافڵ. ئێستا پەیوەندیت لەگەڵ هێرۆخان و قوبات چۆنە؟ من لەگەڵ قوبادا پەیوەندی معتیادیە. هێرۆخان بەڕاستی لە 16 ئۆکتۆبەرەوە ئاگام لێ نیە و قسەم لەگەڵی نەکردووە. من حەزەکەم یەک شت بڵێم لێرەدا مام جەلال سەرکردەی میلەت بوو. دەتوانی لە داهاتوودا پشتی کوردستان لەگەڵ بۆ نمونە لاهوریان هێرۆخانەوانە لە نەوێکی تدا ئیش بکیان ئەو خەڵکانی دیکە کە خلافت لەگەڵوانە. من لەگەڵ ئەو کەسانی کە بزانم دڵسۆزی میلەتن لە پێش هەموو شتێکە دوای ئەوە دڵسۆزی یەکێتیشن هیچ کێشەیەکم نییە ئیشی لەگەڵ بکەم بەڵام ئەگەر یەکێک بزانم موامەرەی لە میلەتەکەم کردووە لە هەر حیزبێ بوو بێ لە هەر مەنسەبێ بوو لە هەر عایلەیەک بێت من ئامادەنیم لەگەڵی دانیش. ئاگاداری سەرۆکی هەرێمی سەرۆکی پێشووی هەرێمی مەسعود بارزانی لە چێن دەریە چی دەکا ئێستا یان ئاگادارنی؟ کاک مەسعود بەڵێ ئاگادارم و چەند جاریش دیدارم هەبووە یعنی سەردانیم کردووە. کاک مەسعود سەرۆکی حیزبەکەی خۆیەتی یعنی ئێستا لەناو مەگەڵک پرسێندیژ دکتۆر نەجمەدین کەریم کردنە تەڤایە بەرسڤێ نوێی و پرسیارنمە و هەفەیڤین لەسەر ماڵپەڕ و فەیسبووکین دەنگی ئەمریکا وێ بێنە دیتن. جێگری باڵێزی ئەمریکا لە عێراق و جێگری کۆنسۆلی گشتی ئەمریکا 2 ڕۆژ بەر لە دەستپێکردنی جەژنی چوارشەممە سۆری ئزیدیەکان سەردانی لالشیان کردووە. شاندێکی ئەمریکی کو پێک هاتبووش جێگرێ باڵیۆزی ئەمریکا لە عێراقێ جۆی هۆت و جێگرێ قۆنسڵی ئەمریکا لە هەولێرێ ستیڤ گێلن و شاندێت گەلدا سەردانا پارێزگەها لالەشکردن ji bo
پیروزیا جشنا چهارشنبه سور و جنزیک سعکرنا روشا پارزگاهالانش. We are paying tribute to all Yazidis, but especially those who suffered the genocide at the hands of Daesh. ئێمە ڕێز لە هەموو قوربانیانی یەزیدیەگرین بە تایبەتی ئەوانەشی کە بوونە قوربانی لە سەدەستی داعش. We are committed as a government to help people recover from this horrible atrocity. ئێمە وەکو حکوومەتی ئەمریکا پابەندی و ئیلتیزاممان هەیە بۆ یارمەتی قوربانیەکان بکەین بۆی چاک بنەوە لەوەی کە بەسەریان هاتووە. گازندên hawalatiyan hebûn ji wan şandên seredana parêzgeha laj dikin ku dwarê praktî da çûyên nehatiye kirin bi wan ku careka dî vegerine cihû warên xwe. Piştî vê kirasata şingariya serê me hatî me dengê xwe gazinda xwe me gihanda gelek van şanda bes lê mixabin bo me tiştê me hemû cîb cîneyne wekî ev xelkê tu dibînî bin çadira de li van kampa ek جينوسايد وما نكرن يا دوي أف مقابر جماعي وياسي يعني ما عمارك دويت ما أف منظماتين أف وفوديتين أبريكا مجلس روحاني أو جي تقصير ناكن وانجي أو بيجنا فان شاندا بس دي مخابن بوما حمو يجيب جنائين جنقو أفكار ساتا إش حجمي ما مصدر أم رزيل بو نم قجوك بو نم رحب دال بو دبراد مهان نكوشتين بخودي أمنو هالهيك هلا دينا نتشتكي دنا ما زاروكن مدبلنغازن رزيلن تشتكي منينا وخوده ما خوده ما بهتر رحمه ما ذم الجيكت خو وگرین ما ذ خوده جار که دریا کیل ما وکا پشتی کاراساتا شنگاله و کومکوژی افسر ازدیاهاتی نشاندن امریکی و دیسانین جواک نوینه توی سردان پارزگاه لالج دکن سلام بالای دنگ امریکا پارزگاه لالج. واشنگتن جارێکتر بۆتەوە جێگای شەڕەقسەی نێوان سەرۆک داناڵد ترامپ و ئەو پیاوەی کە لەسەر کارەکەی لایدا لە ساڵی ڕابردوو واتە سەرۆکی پێشووی FBI جیمس کۆمی. گەڵک دەنگ ji gotinên James Comey bilind bû li demê hevpeyvîna digel ABC News heta berî weşandina kitêba wî îro sêşembûyê ku rexneyê rastexwa li serokî digire. سەرۆک داناڵد ترامپ لە تویتە نوێیەکانیدا دژی جیمس کۆمی سەرۆکی پێشووی FBI پێی دەڵێت قیزەوەند درۆزن درکێندەری ڕازەکان و خراپترین بەرپرسی FBI لە مێژوو تا ئێستا. کۆمیش سەبارەت بە ترامپ بێدەنگ نەبووە. من نازانم ئاخوا سەرۆکی ئێستای ئەمریکا ساڵی 2013 لە مۆسکۆ لەگەڵ ژنانی لەشفرۆش کاتی بەسەر بردووە یان نە. لە کتێبی نوێی کۆمی بە نێوی دڵسۆزێکی باڵاتر سەرۆک ترامپ وەک کەسێکە گیرۆدەی ئەو دەنگۆ پشڕاستنەکراوانەیە کە لایەن لە کۆڵەرێکی بریتانیایەوە وتراوە پێناسە دەکرێت و کۆمی دەڵێت ترامپ چەندین جار گوشاری نایەتە سەر ئەو کە بە قازانجی سەرۆک کۆمار لەوە بە تۆ هەنگاوی هەڵبگرێت. جیمس کۆمی شیاوی مانەوە لە بەرپرسیارەتی نەماوە و نابێت چیتر FBI بەڕێوە ببات. لە کۆتای ئەمڕۆدا سەرۆک سەبارەت بە دووشتی گرنگ بڕیار دەدات ئابووری و ئاسایشی نیشتیمانی. ترامپ لە کۆتایی ساڵی 2016 سپاسی کۆمی کرد. ئەم بڕیارە کۆمی داوێتی جەرگی دەوێت. نزیک بە 2 حوتە پێش هەڵبژاردن کۆمی ڕایگەهاند کە FBI لێکۆڵینەوەکان سەبارەت بە هیلاری کلینتۆن دووبارە دەکاتەوە ئەو لێکۆڵینەوانەی کە سەبارەت بە ئیمەیلەکانی سەردەمی وەزارەتی کلینتۆن بوو دوای ئەوە لە ڕاپرسیەکانی ئەو کاتە لایەنگرانی کلینتۆن دابەزی بوو. کۆمی چەخت لەوە دەکاتەوە کە ئەو بڕیارێکی دروستیدا بەڵام پالەوەش دەنێت کە و لەژێر کاریگەری گومانێکدا بوو کە بە هەڵە پشتڕاست کرابووەوە. تێگەیشتنی من ئەوە بوو کە خانمی کلینتۆن دەبێتە سەرۆک کۆمار و ئەگەر من ئەم بابەتە لە خەڵکی ئەمریکا بشارمەوە هەڵبژاردننی ناوبرا و ڕەوایی تەواوی نابێت. خاڵی نوێکرا و تۆندکراوی نێوان ترامپ و کۆمی لە کاتێکدایە کە لە نێوان سناتۆرەکانی هەردوو حزبەکەش هەوڵێک بۆ پسندکردنی یاسایەکەیە کە لێکۆڵەری تایبەت لەسەر دۆسیەی دەستێوەردانی رووسیا ڕۆبرت مۆلێر لە ئەگەری دەرکردنی لەلایەن ترامپەوە بپارێزێت. بەڵام ترامپ ئەو راپۆرتانە کە گوایە ئەو دەیەوێت مولەر لەسەر کاروەلا بنێت بە هەواڵی درۆی میدیاکان ناو دەبات. چێشتخانەیەک لە شاری نیوهێڤن لە ویلایەتی کەناریکت بەهۆی دیزاینەکانی میوزیک و خواردنەکەی تەنها خواردنی سووریایین بۆتە جێگای سەرنجی گەشتیاران و دانیشتوانەکەی. ئەم چێشتخانەیە لە ڕێگەی خواردنە ڕەسەنەکەی سووریاوە دەیەوێت سەرنجی خەڵکی شاری نیوهاڤن بەلای خۆی دەڕابکێشێت. دوور لە وێرانەکانی جەنگ سووریایەکی پڕ لە ژیان پیشان بە خەڵک بدات.
خەڵکێکی زۆر هەن ساڵانێکە نەچوونەتەوە سووریا حەز دەکەن خواردنی سووری بخۆن کاتێک دێنە ئێرە خواردنی خۆش و کاتێکی خۆش بەسەر دەبن حەز دەکەن لە شام دانیشتون لە تاراوگە مرۆڤ کاراتر بە دوای ئەو شوێنانەدا دەگەڕێت کە بۆنی نیشتیمانی لێبێت چێشخانەکەی بابسەلام لە ئەمریکا خواردنی پێشکەش بە خەڵک دەکەن بە تامی حەلەب و دیمەشق و حەمەس جالي سوري كبير تجي لهم مهاجرين ئاوارەیەکی سووری زۆر هاتن بۆ ئێرە ئارزووی زیاترم بۆ دروست بوو کە چێشتخانەیەک بکەمەوە ئەوانەی کە لە سووریاوە هاتوون بۆ ئەم غەریبیە وا لێ بکەم کە هاتنە ئێرە وا هەست بکەن لە وڵاتەکەی خۆیانن لە سووریا ئەوە پاڵنەرم بوو بۆ دروستکردنی چێشتخانەیەکی بە تەواوەتی سووری يعني هلا الاكل السوري معروف بالوطن العربي تقريبا خواردنی سووری لە تەواوی وڵاتانی عەرب بە تام و لەزەتەکەی ناسراوە خواردنەکانمان خەڵک زۆر لێ ڕازین تەنانەت ئەمریکیەکانیش کە دێنە ئێرە دەبینم کە چەندە بە چێژەوە دەیخۆن کارەکەی منیش هەرەوەیە بەیانیان گوێت لە دەنجی قورئان خوێنە و کاتەکانی تریش گۆرانیە کلاسیکیەکانی عەرب خۆش ناکاتەوە بەلای ئەم پیاوە هەر گۆرانیەک گەڕانەوەیەکە بۆ ڕابردووی جێگایەک لە نیشتیمان الناس بدأت تجي تسمع الموسيقى العربية خەڵک دێن و گوێن لە مۆسیقا و گۆرانی عەربی دەبێت تەنانەت خەڵکەکە بە عەربی ئاخاوتن دەکەن منداڵەکانیان دێن و دەچن خەڵک هەن دەنگ بەرزەکەنەوە و سڵاو لە یەکتری دەکەن گوێم لیانە پرسیار دەکەن و دەڵێن زەمنێکی زۆرە تۆم نەدیوە کەی هاتووی جەنگی 8 ساڵەی سووریا چەندین شوێنی شارستانی ئەو وڵاتەی وێران کرد بەڵام وێنەی ئەو شوێنانە بەر لە جەنگ بە دیواری چێشخانەکەوەیە خاوەنەکەی دەیوێ بڵێ سووریا هەر هەواڵە ناخۆشەکان نییە لما بيدخل الشخص وبيشوف المسجد الأموي کاتێک کەسێک دێتە ژوورەوە مزگەوتی ئەمەوی دەبینێت شێوەی بینای کۆن دەگەڕێتەوە بۆ ڕابردوو خەمبار دەبێت بۆ ئەوەی چی بەسەر وڵاتەکەماندا هاتووە ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە سووریایەکی وێران دەبینین بەڵام سووریەکانی نیوهاڤن دەیانەوێ لە ڕێگەی ئەم چێشخانەیەوە سووریایەکی تر بە خەڵک بناسێنن یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری نیوهاڤن لە ویلایەتی کەنەتیکت دەخیل برسید نەبوو پاشە ڕاپۆرتە وەڵا برسی بوو بە تایبەت خۆ دەزانی هێرە شامیەکان خواردنی خۆشەکەن بەڕاستی ئەوەی بینی بێ دەزانێ خواردنی شامی و حەلەبی ئەوانە زۆر خۆشن بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتومان هەر شاد و بەختەوەر بن خدا حافظ